هەموو مەکتەبی سیاسی لەسەر خەتین لەلایەک ئەبێ بۆ هاوڵاتیانی پیشان بین کە ئێمەمانانیش پابەندی ڕێنمایەتە دروستەکانین لەلایەکی کەشەوانەوە تا ئێمە لەناو خەڵکی خۆمانین. پێداویستیان چی بێت بە تایبەتی لە بەرزترین پلەی باڵای ئێمە کە هاوسەرۆکە لە هەموو حیزب و ڕێکخراوەکانی کە جیاترەوە تا لە ناو خەڵکی خۆمانای لە هەموو شوێنەکانی جیاوازی ناکەین لە سلێمانی بووین ئەوە هاتوینەتە ئێرە بۆ دەربەنی خان و پاشانیش ناوچەکانی کە بەسەرەکەینەوە و هەولێر بێ دوهۆک بێ هەموو ناوچەکان. سەرکردەکانی ئێمە لە ناو خەڵکان ئەوەی کە کەمتر ئەبیندێ ئەوانن کە پابەندی ڕێنمایەکان بەڵام لە کاتی زەڕورە ئەوە تا هەموو لە ناو خەڵکی خۆمانەیە بۆیە داوا لە خەڵکی دەربەنی خانەکەم و هەموو خەڵکی کوردستان مە نەخۆشیەکە و بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە هەموو دنیای گرتوتەوە و خۆشبەختانە لێرە بەپێی پێویست احتیوای وەزعەکە کراوە کەیسەکان تا ڕادەیەک کەمترە بەڵام ئەمە دڵمان بەوە خۆش نەبێ ئیهمالی بکەین و بینە دەرەوانێ و ماڵەکان بەجێ بێڵین و ڕێنمایەتە دروستیەکان جێبەجێ نەکەین.